بالنسبة صناعي جنوبية تقريبا نزيكي 600-700 دكان دبي هر سيارك ديتن بو أو صناعية بتساكراوي درواتن بخرافي ديتن بتساكراوي درواتن ئیشیمە تعدیلە بەڕاستیش زۆری قەمەرەیە قەمەرەی ئەو یارس و بیکاشۆ و ئەوانێ ئەو نەوعانەمان لەکەن دامی گەورەش چا ناکەین داگە لەو خۆمان بکەین سارەی خۆمان بیتن ئیشەکە گەورەی بیکەین وەرگەڕاو شتەکەنە وەرگەڕاو لە عالەمێت چا ناکەین وڵا لەوتی کۆرۆنا هاتیە بازارەکە زەعیف بووە بەعام ئیشەکە بەعام زەعیف بووە بەس یعنی با هەندێک شار هەیە برێ هیچ نەبی بەس وچی پێش کڕۆنەی نییە بەڕاستی وچی پێش کڕۆنە ئیش باش بوو. ئاماژمان لە کردنەوەی ئەم پێشانگایە زیاتر هۆشیارکردنەوەی خەڵکە و لە ڕێگەی هونەرەکەمانەوە ڕێنماییان بکەین تا بلوکەم گزارش لە مەولانەی تێڕۆمیەکە کە دەستی ڕاستی بەرز کردوتەوە و داوای خێر و خۆشەویستیەکە و دەستی چەپیشی بڵاوکردنەوەی و ماسکی بەستووە بە ئیرادەیەکی بەهێزەوە لە ستایلی دانسی خۆیان بەردەوامە ئێمە کۆمەڵی هونەرمەندی شۆکاری گروپ هونەری کوردستان کە بەشداریمان کردووە لەم پێشانگای ڤایرۆسی کۆرۆنا من بەم تابلۆی بەشداریم کردووە کە ئاماژێ بۆ ماندووبوون و کارمەندانی تەندروستی کە لەم بارودۆخە ناخۆشە ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشاوە. ئەم پێشانگە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین ئەنجامی داوە بۆ شێوەکارانی ڕاپەڕین و شارەکانی تریش بەس بە زۆری شێوەکارانی ڕاپەڕین من بەم دوو تابلۆی بەشداریم کردووە کە شێوازێکی نوێیە تازەیە لە کوردستاندا و لەوەی لە جیهانیشدا کە شێوەیەکی بارزی هەیە قماشەکەی یەکەم جارە بۆ شێوازێکی کرد. أني من روسيا حتى أني هنا 7 سنوات ولكن أكو عندي حزن من وطن حتى كردستان زور جميل أنا هنا مرتاحة ولكن دائما إنسان وطن مهم لازم إنسان يرسم في شيء يعني جميل للهو إذا جميل للهو جميل للمجتمع.